زۆر جارە پرسین ئایا پاری ئەم وڵاتە پارەی ئەو خەڵکە هەژارە بەچی بەهەدەرە ڕوات؟ ئێمە پرسیارەکەین تۆ بڵێ بەم جۆرانە بەم جۆری کە خەڵاتی رێ بە چەند کەسێکی نادیار پارەکانی تریش و قوتی ئەو خەڵکە ئاوا بەهەدەر بڕوات؟ هیچ حەق نییە کە بیستم لە ناخی دڵمەوە پێم ناخۆت. ئەسەورەکەم جگە لە گەندەڵی هیچ شتێکی تر نییە. پەلکێشکردنی نووسەرانە بۆ ناو بێدەنگی دۆبەی ڕۆژیبیران و شانۆکاران و مۆزیکژەی ڕانەیە هاتبوون لای من گلیانەکەن وتم با من خۆش میدیانی خزمێنەیە بە تاکیدیا مەسلەی حیزب دەوریتیا بینێ و ئەندامێکی خۆی خستۆتە ناوە بەداهێنەر. نالی شاعیر کاتێک کە شعرەکانی نووسی تەنها بۆی نووسی کە ڕۆحی خۆی یاخود عاشقەکەی خۆی یاخود بۆ مرۆڤایەتی نووسی بۆ داهێنەرە بەڕاستی شعری جوان دیوانی جوان کە هەمووی جێگەی سەرنجە. کاک کاروان بام شتێوە بەڕێز بڵێم خۆم ماوەی پێش ئێستا قاموسێکم دروست کرد باشە توانێ وەرگێڕانی ئەوەی هەبوو کە 5 زمانوار بگرێت سەر زمانی کوردی و لە زمانی کوردیشەوە بۆ 5 زمانی جیهانی کە زمانەکان بریتی بوو لە ئینگلیزی عەرەبی فارسی فەڕەنسی لەگەڵ زمانی ئیندەنوسی کەواتە من بەمەی خۆش و ناڵم داهێنەر هەرچەند لەوانێ سوودی کەم بە برادران گەیانێ بە خەڵک گەیانێ بێ بەو کەسێک گەیانی بێت لە زانکۆیەکە بیان لە جێگەیەکە بەمەش ناڵم داهێنان ئەوەیە کە سەر وڵاتەکەی بەبەستکەیتەوە بە عالەم بڵێ کە من داهێنانم کردووە. خۆزگە ئەگەر بزانم وایە خۆزگە منیش ببوومایەکێک لەو کەسانە وایە بە 691 کەس لە داهێنەرەکان ئەو کاتە من لە بواری خۆما داهێنانم دروستە کرد بە دڵنیایی لە ئیشی فۆتۆگرافی خۆما بەڵام قەنەعەتم نییە بەوەی کە هیچ شتێک ڕووبا لەو شتانە. تەسەورەکەم جگە لە گەندەڵی هیچ شتێکی تر نییە تەنها بۆ ئەوەتان بۆ دەرخستنی چەند کەسێکە بۆ بەرزکردنەوەی پلەی چەند کەسێکە بۆ ناسانی چەند کەسێکە بە خەڵک تەنها بۆیە کە بڵێن ئەم کەسانە هەن کە لە ڕاستیە خۆیان بوونیانە لەگەڵ ڕێزمە. با پێمان بڵێ داهێنانەکەی بخاتە ڕوو با بزانین داهێنانەکەی چییە؟ خزمەت بە مناڵێگەکە خزمەت بە پیرێگەکە خزمەت بە گەنجێکی ئەم وڵاتەکە ئەو کاتە ئێمەژەڵێن دەستیان خۆش بێ بەڵام هەموو پێمان وایە زۆربەی خەڵک پێی وایە من ناڵم کەسانی باشن کەسانی ڕۆشنبیر هەن کەسانی زیرەکەن توانای ئەویان هەیە شتەکان بەرەو عقارێکی دەربرن و لە خزمەتی مرۆڤەکان نابێ بەڵام نەک بەو ڕێژەی کە 690 کەس من نامەوێ باسی خۆم بکەم بڵێم من داهێنانم کردووە وەڵام من بەڕاستی داهێنانم لەم دیکۆرەیە کردووە من لەم دیکۆرە من داهێنانم تیا کردووە ئەمە دیزایانی خۆمە بەڵام ئەمە بۆ خۆمم کردووە بۆ کەسیش کەم نەکردووە ڕەنگە تۆ کەسانیشکە بێتە ناوە بەس تەنیا خۆشیەک مێشکی ئیسراحەت کایەتە ناو دیکۆرێکی ئاوەکە ئەیبینێت لەم بەردەکی سەرایە ئەجینا من داهێنانەکەم بۆ کەسابەتەکەی خۆم کردووە. بەڵام هەروەکو لێرەشۆ لەم کەناڵەوە من یەکێک لە هاوڕەکانم گەرمیان محەممەد خوێندکاری زانکۆی سلێمانی بوو کە پار تەخەڕوجی کرد ئێستا لە کەلارە خاوەنی 42 کتێبە لە نووسین و لە وەرگێڕانە بەڵام تا ئێستا ناوی ئەویتیانی یەکێک لە مامۆستاکانی زانکۆی سلێمانیم 25 کتێبی وەرگێڕاوە گەنجێکە بەرزانی مەلاتەها بەڵام تاوەکو ئێستا ناوی ئەو لە لیستانیە یعنی من پێشنیارەکەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان نادەسارکان ئەوانەی کە مشوری دانارە خۆن ناوی ئەو گەنجان ناوی و کەساتیانە کە خزمەت بە کتێبەکەن ناوی ئەوانەی تێبە ئەمانش نەکۆکو داهێنەرێک وەکو سنووقێکی پشتیوانان ئەو کەسانی کا پرۆژیان پێ بۆ پەلکێشکردنی نووسەرانە بۆ ناو بێدەنگی دیارە نووسەری جددی هونەرمەندی جددی ئەم بێدەنگی قبول ناکە هەمیشە دەسەڵات حەزی لەم پەخشان و پەخشانکردنی پارەیە هەیە بۆ ڕاکێشانی ئینسان بۆ ژێر چەتری جۆرێک لە بێدەنگی و ئەم بێدەنگی هەمیشە بە قازانجی دەسەڵات بچێتە پێشەوە و دەبێت نووسەری جددی و هونەرمەندی جددی لە ئەساسا قبوڵیەوەی نەکردایە بەڵام ئەضعەف الئیمان ئەگەر ئێستش پەشیمان ببنەوە قبوڵی نەکەن پێم وایە بە جۆرە لە جۆرەکان شکاندنی ئەو بێدەنگەیە کە دەسەڵات داوا لەیەکە ئەم 690 کەسە کە دەسەڵات وەزارەتی بەناو وەزارەتی ڕۆشنبیری دیاریەکە بۆ ئەوەی پارەیان بداتێ بە بڕوای من برەودانە بە تەمەڵی و تەوەزەلیە کە ئەمڕۆ دنیای ئێمەی گرتوتەوە هیچ میلەتێ بە ئەندازی میلەتی کورد لە کتێب نەتۆراوە سەیرە 690 داهێنەری هەیە بەڵام ئێمە دەوڵەمەندترین و نەتەوەین لە دنیاە بۆ تۆراندنمان لە کتێبخانەکان قەهرێکی گەورە لە بینی ئینسانی ئێمە و کتێبا هەیە عاجزبوونێکی گەورە لە بینی کتێب و کۆمەلگای ئێمەدا هەیە باشە وەزارەتی ڕۆشنبیری بۆ لە ڕێی موەسسەکانیەوە هەوڵی ئاشکردنەوەی کۆمەلگای ئێمە نادا لەگەڵ کتێبە بۆچی کتێبخانەکانمان ئاوادان ناکاتەوە من لە بەرنمەکەی جەناب تا کاروان بینیم لە کوێ پرۆڤەی مەسرحەکرێ 690 داهێنەرمانەیە ئەم هەموو پارە تەخشان و پەخشانەکرێ بەڵام ستەیجێکی مەسرحمان نییە ئەگەر بێت و
ئێمە داهێنەرەکانی تریشمان لە ناحی پیشەزازی و زانست و ئەمانە ئەوانی ترین کەین جا بەم ملیۆنەها کەس داهێنەر ئەبێ لە کوردستانە جا ئێمە پشتی ئەمریکا و پشتی سڕینی ژەشکێنی بەو حسابە بێ پشتی ئەوانی ژێژگە ئەمە لە بوارێکە وابێ ئەمان بەهات نایە ئەو پارەیە جا ئەمە وەزارەتی ڕۆشنبیری لەسەر میلاکی کوێیە لەسەر ئەنجومەنی وەزیرانە وەزارەتی ئەیتەربیە لەسەر کوێیە هەل لەسەر و میلاکە نییە با بەهات نایە قوتابخانەیە دروستکەن ئەو پارەیە کە ئەمەنە زیایە لە ئەنجومەنی وەزیران بووی بەسەم ناڵە نەبڕ بەڵێ ئێستا ئێمە گەورەترین کێشەمان قوتابخانەیە لە کوردستانە بێگومان چاوەڕێ هیچ هەرگیز چاوەڕێ ئەوە ناکەین وەم پێم وابێ ئەوانەی کە خەڵکی جددی و خەڵکی باش بوون خۆیان وردە ئەکشێنەوە لەو پرۆژەیە لە ڕاستیە ئەوە هیچێک بوو لەو هەڵە هەرە کوشندانەی کە ئەم دەسەڵاتی کوردی تێکەوە بە بڕای من ئەمە تاڕادێکی زۆر بێڕێزیکردنە بە وشەی داهێنان و بێڕێزیکردنە بە داهێنەر ینی ئەوەی کە ئەمانە هاتوون جۆرێک لە هەرمۆنت با بڵین تێکەڵیان دروست کردووە لە بینی مۆزیکزان و لە بینی ئەدیب و لە بینی شاعیر و نووسەر و هەموو ئەمانە بە فیسەبیلی ڕازیکردنی کۆمەڵی خەڵکی خۆیان و کۆمەڵی شتی لاوەکی بە بڕای من ینی ئەم لەگەر ڕێزێکی زۆرم هەڵبەتە بۆ ئەو خەڵکە زۆر جددیانی وەکو شانۆکار وەکو نووسەر کە من بڕوام وایە ئەوان ئێستا خۆیان زەمیریان معەزەبەکە نایان چۆتە پاڵ ناوی خەڵکی ترەوە لەگەر ڕێزێکی زۆرم بۆ ئەوانە بە بڕای من ئەمە دوا بێڕێزیکردنی دەسەڵاتی کوردی بوو وەکو چۆن بە وشەی داهێنەر وەکو چۆن بێڕێزی بە شتی تریش کردووە لە ڕابردووە و بە بڕای من ئەو ژمارەیە بەس تەنها کۆمەکردنیانە یارمەتیدانێکیانە کە خەڵکێکی تایە بەڕاستی مستحقە و ئیشی کردووە بەڵام نووسرە یان شاعیرە بەڵام بە بڕای من داهێنانەکە ناوێکی زۆر گەورەیە و تووشیان کردوون یعنی کە تۆ بە من بڵێ داهێنەری تووشی نەکبەتێکی گەورە مەکەی کوا داهێنانەکەم ڕای چەند کەسێک هەیە لەسەر ئەوەی کە ئەڵم بۆیە تووشیان کردوون بۆ سوکردنی ناوی داهێنەنە نازانم ینی سەبەکەی نازانم ئەوان بۆ ئەویان کردو ئەوە بێت لە خۆیان بپرسێ بەڵام بەڕاستی بۆ من وەکو لەگەڵ چەند هاوڕێکی خۆمە باسم کرد تێکەڵاوکردنی کۆمەڵێ ناو بە کۆمەڵێکی ناو ینی جۆرێ لە سوکاتی تیا ئەبینم بەس نازان بەمە بەس بۆ یان بێمە بەس بوو بەڵام کارساتەکە لێرەیە کە ئەم لیستێک ڕاگەندراوە بە ناوی لیستی داهێنەرانی کوردستانەوە کە ژمارەیەک ناو ژمارەیە کەسایەتی تێدایە کە هیچ لە بواری داهێنانە کاریان نەکردەوە ئەو کارێک کە کردویانە داهێنانیە دەرکەوتنی هونەرمەندێک کە چەند گۆرانیەکی فولکلۆری کەسانی تری بەکارێنەوە ناوی ئەم کەسە لە ڕیزی هەرە باشەکانی داهێنەرەکانایە ئەوە کارەساتە گەورەکەیە کە دیارە داهێنەرانیش لە جیانە بەگشتی ڕێژەیەکی کەمیان هەیە و هەر 100,000 ساڵ جارێک وەر ماوەیەک جارێک داهێنەرێک دەرەکەوێت یاخود کۆمەڵە داهێنەر دەرەکەون لە بواری فیزیک کیمیک ئەدەب تیۆریا دەرەکەون ئەمانەش ڕێژێکی کەمن لە جیانە بگرە بڵێ لە شوێنێکی وەکو میدڵ ئێستا لە ڕۆژەڵاتی ناوەڕاستا ڕەنگە 50 داهێنەری گەورەت نەبێت بەڵام لە شوێنێکی وەکو هەرێمی کوردستانە بەتایبەتی لەژێر سایە حکوومەت هەرێمی کوردستانە زیاتر لە 700 داهێنەر دەیە کە بەڕاستی دەکەس لە کۆسانەش ناکەونە داهێنەرێکی زۆر چۆن بڵێ فکریەوە نەک فکری بەڵکو کەسانی تایە کە لە بواری هونەرە دیاریکراون بەڕاستی داهێنەرین کرسارێک بەڕاشکایی وەڵام بەرەوە ئەگەر توی تابوتایە و ئەم ڕخنەی زۆرەیش کە هەشە لە ڕاگەاندەکانی بیستن لە تۆڕە کۆمەڵاتەکانی بیستین تۆ وەکو ڕۆشنبیرە ڕەفستە کردەوە من ڕەفزم کردەوە بڵێ هەنێ مەسەن هونەرمەند دوی تیا بوو یان هەنێ ڕۆشنبیری تیا بوو لەوانە ئەگەر ئێمە نای بەرین بەجێری حیایشێک بولەوانی کە یەکەم کەس بوو ڕەفزی ئەوەی کردەوە بەڵێ زۆر ڕاستە من ئێستا ئەڵەن گەشتۆتە هاوڕێ برادە لەوانی کە ڕەفزیان کردەوە بەڵام لەوانەیە من بە بۆچوونی لەوانەیە بچێ بۆ 30 بەڕاستێکی وای بۆ ئەچم بەڕاستەکەی بەڵام ئەبە خۆ ساڵی پار و پێراریش ئەمە هەبووە دەفتەری تیا هەبوو بەڵام ناوەکانیان ئیعلان نەکردووە بەداخەوە بەڵامیش داینانیش نەکراوە نەخێر ئەو ئەمساڵ لەم لیستە خەڵک هەبوو دووپات کراوەتەوە پاریش وەری گرتووە ئەمساڵیش وەری گرتووە بڕوای من مرۆڤی گەورە مرۆڤی داهێنەر هەرگیز بە زمانی خۆیان نایە بڵێ من داهێنەرم و ئەوە نالی نیاڵە داهێنەرم ئەوە دەقەکانێتی کۆی مێژووی ئێمە بڕێت و ئێمە ئێستا پێزانین داهێنەرە و پیاوە جوانەکانی ئێمە نووسرە گەورەکانی ئێمە وڵاتیان بەجێهێش دەربەدەرکران شار بەدەرکران تێگەی دەنگی جددی لە وڵاتی ئێمە دەربەدەرکراوە لە مەولانە خالیدی نەقشبەندیەوە هەتاوەکو بەختیار عەلی لەم وڵاتەیە خەڵک دەرەکرێت نووسری جددی دەرەکرێت داهێنەری گەورە دەرەکرێت بەڵام هەموو ئەوانە ڕۆژە ڕۆژان بخۆیان نەوتۆ داهێنەر ئەوە جورئەتێکی گەورەیە دەبێ ئەم پێناسە ئەم شوناسە لە کۆی پرۆسەی نووسینی و بەرهەمێنانی تۆیا و لە ئایندەیە ئەمە معلومە بێ کێ داهێنەر و کێ داهێنەر نییە ئەکرێ بڵین ئێمە
دایانانەکەین لە پێنا ئەوەی کە خزمەتێک بە مرۆڤایەتی بگەێنین یاخۆ چاوەڕێ ئەو بکەین کە پاداشتە وەرگرین لەگەڕ ڕزمانە بۆ کەسانی کە چەندها کەسی تا بێ ڕەنگە شایستەی ئەوە بن نەخەڵاتی دایانان وەرگن شایستەی ئەو بن کە ژیانێکی باشیان پێبەخشرێت گە داهێنانێک ژیانی خەڵک نەگۆڕێت وەکوی کە گوێمان لێبوو ڕەنگ بە دایانانی نەژمێرین یاخود زۆر جار دایانان کە کراوە لە وڵاتانە یاخود لە دەروی ئەم وڵاتەیە دانانێک بووە دژی مرۆڤایەتی بووە کاتێک کە ئەتۆم دۆزراوەتەوە کاتێکیش کە ئەدیسۆن ڕووناکی دۆزیەوەتەوە مە دایانانێک بوو خزمەت بە مرۆڤایەتی ئێمە لە ساڵی 2014 ئەبێت چاوەڕێی چی بکەین لە داهێنەرەکانمان بەیوای کاتێکی خۆش یەکتری بینینەوە خواتان لەگەڵ داهێنەر بەو کەسە وترێ کە شتێک دابێنە لە وڵاتە ئیسپادەی هەبێ بۆ هەمووان داهێنەر هەر ئەوە نییە کە بڕاتە سەر ستێجە گۆرانی بڵێ شەسەونەوە داهێنان هەبێت لە وڵاتە کەواتە شێوازێک گۆڕانکاری ڕۆیە لە وڵاتە ئەوروپا شتی وایتیان نەبێت ڕاستی من بەلامەوە سەیرە 600 ژمارەی هێچگار زۆرە دەنگی جددی لە وڵاتیەما دەربەدەرکراوە مەحوی شاعیر کە شعری نووسی ڕۆژێ لە ڕۆژان بیری لەوە نەکردوێتەوە کە ڕۆژێک خەڵاتێک وەرگریا پاداشتە وەرگێ ئەوە نالی نییە داهێنەرم بەڵامای داهێنان بە گەڕێکێکیان بە شارێکیان لەسەر ئاسی دنیاە داهێنەرەوەی شتێکی لە سەرەوە بۆمان بێنێتە خوارەوە شتێککە ئێمە تا ئێستا نەمان بینی بێت بڕای من ئەمە تاڕادێکی زۆر بێڕێزیکردنە بە وشەی داهێنان ئەبینین 690 کەس لە لیسی داهێنەرانە بەڵام دەبینین باردۆخی وڵاتەوە ناوخۆی وڵاتەوە خەڵوز لە دەرەوە بمانتێ علاگەر لە دەرەوەتێ ملیۆنەها کەس داهێنەر ئەبێ لە کوردستانە جا ئێمە پشتی ئەمریکا و پشتی سینی ژەشکێنی ئیشکردنی ئێمە بەقەدەر هەنگێک جوان نییە کە هەنگونمان پێبەخشێ و ئەو جوانێمان پێبەخشێ بەوەی کە ئێمە بتوانین شتێکی بۆ بکەین پیرەمێردی شاعیر و پیرەمێردی نەمەر یەکێک بوو لە داهێنەرەکان و لەناو دڵی هەمووشماناماوە تۆ ڕۆژە لە ڕۆژان پاداشتێکی داهێنانەکەشی وەرنەگرت